نظامي نهي خلماوي ماشي براوة يصافذني يا تخوى خلماوي لا كاري لا يصافذني يا تخوى خلماوي لا كاري لا أغاني وبيتو تخوانا يا جاني خو كردني بو يا خو شارۆچکەی باینگان سەر بە قەزای پاوە و پارێزگای کرماشانە 120 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگاوە دوورە و 22 کیلۆمەتریش لە شاری پاوەوە دوورە بە شاخەکانی ماکوان شاهۆ دەوردراوە. ئەم شارۆچکەیە ژمارەیەکی زۆر لە گوندەکانی چواردەوری لەسرە و کاروباری ئیداریان لێرە جێبەجێ دەکەن. ژمارەی دانیشتوانی 1503 کەسە و شێوەزاریان سۆرانیە. لەبارەی واتای ناوی باینگانەوە دەڵێن ئەو کەسانەی لە سەرەتاوە هێرەیان ئاوەدان کردوتەوە لە ناوچەی بادینان و باشووری کوردستانەوە کۆچیان کردووە و لێرە نیشتە جێبوون. واتایەکی تر بۆ ئەم شارۆچکەیە دیاری کراوە و پێیان وایە ئەم شوێنە جێگەی پیاوانی ئاینی و عاریفانی ڕێگەی تەریقەتە جیاوازەکان بووە، بۆیە لە واتای پیاوانی بادینەوە هاتووە. مێژووی ئەم شارۆچکەی وابەستەی مێژووی ناوچەکەیە و هەریەک لە شوێنەوارەکانی زەردووی دەوان ئاتاشگەی پاوە بە کۆنتترین شوێنەوارەکانی ئەم شارۆچکەی دیاری کراون. ناوی باینگان وهاک وە کتێوە مێژوویەکان باسیەکەن وێمە بازێ واڵێن کە ئەمە جەماعەتێ خەڵک لە بادینانی عێراقەوە یەکەم جار هاتوون لێرە نیشتەجێ بوون. ئەمە یەکێ لە ئەوانەسە کە ئەیگەڕنەوە یەکێتر کە ئەڵێن چون ئێرە شوێنی ئینسانانی پاک بووە، ئینسانانی بادین بووە، لەوانەیە بادینان لەوەی شۆ هاتبێ. یەکێتر لە ناوەکان کە لە مێژووە باس کراوە خەڵکێکی پێی ئەڵێن چۆن پێت بڵێم دیاری نیکنامان، ئینسانانی هەر ئەو ئینسانە چاکە گەورانە بووە. ئێستا کامیان ڕاستە ئەوەی ئێڵینەوە بۆ مێژوو، بەڵام بە درێژایی مێژوو و بە شاهێدی خەڵکی هەموو ناوچەکە ئەم خەڵکی باینگانە لەوانەیە هەر ئەو بانیکان یا بادینان بێ کە هەردووکیان یەک ناوە گێڕێتەوە. ئێستا لە هەرێمی کوردستانەوە هاتوون نیشتە جێبوون یان لێرەوە ڕۆشتون بۆ ئەوێ ئەوان ئێڵینەوە بۆ مێژوو بۆ ئەوانە کە لێ باسکراوە. باینگان وەکو خۆی دیارە پێک هاتووە ئەم ناوچەیە لە چەندین گوند و ئاوایی جیاجیا کە یەکێک لەوانەیە کە نزیکە زۆر نزیکە لە ئێمەوە ئاوایی دەوانە و دوای ئەوە ئاوایی زەردۆییە و کێوی ئاتەشگای پاوەس. ئەم سێ تەریخە بە ئێمە ئیسلمێنێ کە پێش ئیسلام ئەم ناوچەیە بووە و لەوانەیە دینیشیان بە پێی ئەمانەکە ئەوێ ئاگری زەردەشتیەکانی تیابووە ئاوایی زەردۆییش هەر لەو ناوە گیراوە. بە ئێمە ئەیسلمێنێ کە پێشی ئیسلام ئەم ناوچەیە بووە، خەڵکی تیا ژیاوە. اینجا مزگەوتی جامیعەی باینگان کە نوێژی جومعەی تیا ئەکرێ، ئەوەی کە کۆنە و چەند جار ڕاست کراوەتەوە و دروستیان کردوێتەوە ئەگەڕێتەوە بۆ زمانی خلافەتی خولەفاکان یا عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ، ئەگەڕێتەوە بۆ سەردەمەوە لە کاتێک کە دروستیان کردووەتەوە ئەم ئاسەوارەی پێوە دیار بووە. 4-5 قورئانی تاریخیمان هەیە کە مێژویان بۆ 700 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە. ئەمانە هەمووی ئیسلمێنێکە ئەم شوێنە شوێنێکی تاریخی مێژوویە. باینگان لە ڕووی جوگرافیوە ئەکەوێتە ڕۆژئاوای یان باکووری ڕۆژئاوای کرماشان بە درێژایی 120 کیلۆمتر لە مەرکەزی پارێزگای کرماشانەوە سەر بە قەزای پاوەیە بە دووری 22 کیلۆمتر و نزیکترین شوێن کە پێی بڵێن کوردستان کە هەموو یەکە، بەڵام ئێمە لە ڕووی جوگرافیوە نزیکترین شوێنمان شاری هەڵەبجەیە، مەرکەزی پارێزگای هەڵەبجە 40 کیلۆمترە لە ئێرەوە بۆ هەڵەبجە و
لە زمانی زۆر کۆنیشۆ بازرگانی بووە لە نێوان هەڵەبجە و باینگان ژن و ژنخوازی و تێکەڵاوەتی بووە ئەمانە جوگرافیای ئەم شارنە دوو دانە کێوی بەرزی تایە کە کێوی ماکوان زۆر بە ناوبانگە و لە پشتی شۆ کێوی ئاتەشگا کە ئەو دیوی شاوە ئەکا کە ئەبێ بە شاهۆی سەربەرز لە ڕووی ئیداریەوە ئەوە کە ئەی گێڕنەوە لە ساڵی 1336 هەتاوی ئێرە بووە بە ناحیە 72 ئاوایی لەسەر بووە کە ئێستا بەشێ بە پێی ئەو دابشکاریەی کە حکوومەت ئەیکا ساڵیان بۆ چەندین ساڵجارێ بەشێ لەو ئاوایانە دابڕاوە و کەوتۆتە ئەو دێەوە ئەم ناوچەیە پێشتر سەر بە هەورامان بووە هەورامانی تەخت بووە یعنی سانی هەورامان و سلتانی هەورامان لەسەر ئێرە حکوومەتی کردووە ئەوانە کە بۆ ئێمان گێڕاوەتەوە کە کوێخاکان کە لێرە سەرپەرشت بوون بانگێشت کراون چوونەتە هەورامان بۆ ئومورات یا ئەوان لەوێەوە مەئموریان هێناوە بۆ ئێرە ئەمە وەکو چۆن بڵێ هینی ئەم ناوچەیە تاریخ و جوغرافیای ئەم ناوچەیە خۆی پێگەی باینگان لە ڕووی دانیشتوانیەوە پێشتر زۆرتر لە ئێستا بووە پێشتر زۆرتر لە ئێستا بووە باینگان ئێستا بە دانیشتوانەکەی هەموو شارۆچکەکەەوە 1503 کەسە ئەو سەرژمێریەی کە بە تازەی دەرکەوتووە ئەوە ئەڵێ 1503 کەس دانیشتووی ئەم شارن ئەوە کە سەرژمێر کراوە بەڵام مە یەک دو ساڵێکە خەڵک هاتووەتەوە بە هۆکارانی جیاواز پێگەی لە ڕووی فەرهەنگ و کولتورەوە جلوبەرگ زمان ئەو فەرهەنگ و شتە ڕەفتاری پێکرێ هەمووی یەک شێوازە لەگەڵ هەورامان بەس زمانی خەڵکی دانیشتوانی باینگان زمانی جافیان سۆرانیە تەنیا ئەو جیاوازیە هەیە لە ناوەنا هەموو شتەکان هەموو فەرهەنگەکان هەموو حتا شێوازی خۆراکەکان هەمووی وەک یەکە بەبێ جیاوازی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی باخ و کشت و کاڵ و ئاژەڵداری هەر هەمووی بە یەک شێوەیە. فاروق گەنجێکی بەهرەمەندی شارۆچکەی باینگانە هەر لە سەرەتای لەدایک بوونیەوە ڕۆشنایی چاوەکانی لەدەستداوە و دنیا نابینێت بەڵام نابی نابوونی ڕێگر نەبووە لە بەدیهێنانی خەونەکانیدا و چەندین بارەی تێدا دەرکەوتووە ئەو خوێندنی تەواو کردووە و هاوسەرگیری ئەنجامداوە ژیانی ڕۆژانەی وەک کەسێکی ئاسایی بەڕێدەکات مۆبایلی تایبەت بەخۆی هەیە و ڕۆژانە بە تەنها بەدەیان پلیکانە دەبڕێت و دەچێتە ناو بازار بە مەبەستی دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خانەوادەکەی فاروق هەر لە منداڵیەوە بەهرەی هوەری تێدا دەرکەوتووە و موزیک و گۆرانی بەشێک لە ژیانی داگیر کردووە. بە سوورەتی کۆتا ئەتوانم بێژم کە ئەوەی کە جەنابتان پێی ئێژن فەردێکی عادی وەها ئێمە نەمانتوانیوە دنیا ببینین ئەمە زاهری قەزیەکە ئەوەسە ئێمە دنیا لەم سەکەین ینی بە ئەوەی کە فەردێک خۆشحاڵ بێتەکی ملا من ئەتوانم ئەوە ببیسم بە ئەو تونالیتەی دەنگ کە ئەزانم ئەو فەردە خۆشحاڵە من ئەوێنێ یا ناڕەحەت و ئێمە دنیاکەمان لەمس ئەەکەین ینی بەهۆی ئەوە نییە کە بێژن چون ناوێنین دنیایش ئیتر بۆ ئێمە مەفهومی نیە ژیان بۆ ئێمە مەفهومی نییە
بەرەوەڵا بۆ ئێمە جاروبار زۆرتر لە ئەفرادی عادی چوونەوە چاوتان شتەکە ئەبینێ ئیتر یا لێی ئەگوزەرێن یا ئەڕۆنۆ ئەو کارە ئەنجامی دەن ئەمما ئێمە لە دڵمانە خەریکە کار ئەکا ئەگەر قسەیەک بوێژرێ ئەگەر ئیتفاقێک پێش بێت ئەمە لە بۆدی ئەوەی کە دنیاکە چۆن لەمسەکەین یا چۆن ئەیبینین ئەمە لە بۆدی مەکتەب و خوێندنەوە ئەوە من لە ساڵی 68 بەهۆیەوە کە دکتوران قەتعی ئومیدیان کرد بۆ ئەوەی کە بتوانن بینایی بە چاوەکانی من دووبارە بەرگەشت بدەنەوە ئیتر دکتورێک بوو منی معرفی کرد بۆ مەدرسە من لە تەمەنێکی منداڵیوە لە ئیسفەهان دەرسم خوێنەوە بادەز ئەوەی چە ڕووین بۆ تاران و ئەلحەمدولیلا ئیتر دوای ئەوەیچە کە دیپلۆمی ئێرانیم بەدەستهێنا ژیانی هاوسەرایەتی چم پێک هێنا و ئەلحەمدولیلا جامعەیش لە خوا بەزیابێ پەزیرای منیش بووگە و منیش مەمنونم لە جامعە خصوصەن لە مردمی ئەم شوێنی دانیشتی خۆمە باینگان کە بەڕاستی پەزیرای منیش بووگن و هیچ گونە هۆی کێشە و مشکڵات و شتم نییە و ژیانێکی شخصی و ئوموراتێکی خۆم وەکو مردمێکی عادی بەسەر ئەوە من ژیانی ڕۆژمەڕەی خۆم ئەلحەمدولیلا وەکو فەردێکی عادی بەسەر ئەوەم لە بواری ئەلکترۆنیکی و شتا وەکو کۆمپیوتەر وەکو مۆبایل ئێمە نەرمەفزارهایەکی جیاواز لەسەری کۆمپیوتەرەکەمانەیە لەسەری گوشیەکانمانە نەسپە کە ئەو گوشی و کۆمپیوتەرە ناتەقە یا سوخەنگوو ئەکاتەوە ئەوەی کە فەردێکی عادی ئەیبینێ من ئەیبیسم یعنی بەگوێ ئەیبیسم بەڕاستی ئەمڕۆ تەحسیل و خوێندەواری کارێکی کردگە کە هیچ فەردێکی وەکو ئێمە کە ئەتوانین بڵین کەم ئەندام نە جیاواز بین لەگەڵی مردمە هیچ فەردێکی کەم ئەندام بە ئەوەی کە خوێندەواری و تەحسیل ئەمڕۆ کارێکی کردگە هیچ فەرقێکی تەکی فەردێکی بە ئیسلاح عادیان نییە و ئەمە لە بواری ئەلکترۆنیکە لە بواری سەختی موقعیەتی جۆغرافیایەکەیوە بەڵێ دقیقەن وایە منتەقەی باینگان جۆرەکە ئەگەر یەک پلە ئیشتبای بڕۆی احتماڵی هەست سقوت ئەنجام بوێ مشکڵی مەرگ حتا پێش بێت و ئەمانەوە لێ چون من لە مناڵیوە لە گرا بووگم لە دایک بووگم و مناڵیوە و مشکڵات و سەختی منتەقەکە داهاتکم و ئەلحەمدولیلا لەو بواریشۆ مشکڵم نییە و زیندگی ڕۆژمەڕەی خۆم ئەس جوملە شتکڕینی ناو بازار چوونەوە بۆ ئەوەی کە ئوموراتی بانکی و حەسێبی خۆم ئەنجام بدەم و بەڕاستی هیچ گونە مشکلە و کێشەیەکم نییە ئەلحەمدولیلا شنەی بەربەیان شنای بەربەیان دیمان بە دیمان باوە شوێنەکە ئەگری جەلچی من کێژی خۆرەچە چاوی هەڵدێنێ دێت و جار جارێ وا خۆی دەنوێنێ ئەرسکەمە خدمەتان لە بواری هوەریوە من هەر علاقەیە عەجیبم بوو لە پێش ئەوە ئێمە لە مەکتەبە لە ئێرانە ڕاهنمایی وەختە تەواوەکەین ئەچینە جێگایەک بە ناوی دەبیرستان ینی ئیتر بە قەوڵی معروف دەرسەکانمان ئەڕواتە سەرەوە مەقتەعەکەمان تەواو ئەوێ مەقتەعی ڕاهنمایی تەواو بێ ئەڕۆینە مەقتەعی دەبیرستان من لەوێ معلمێکمان بوو لە مەدرسە ئەو زۆرتر هەوڵی لەسەر داوم بۆ ئەوەی کە کاری موسیقی و موزیک ئەنجام بەم ئیتر هەروە بە خوێندنەوە شروعم کرد ئاواز و شتم ئەخوێند کاری هوەریم ئەنجام ئەدا منتەها لە بۆعدی ژەنینی
یا ژەنیاری سیتیسایزەرەکە یا کیبۆردەکە بێژمە خدمەتان وەڵا کەسێکی وەها هەوڵدەر و هاندەرم نەبووە هەر خۆم لە ماڵە تەمرینم کردووە و شتەکەم بەدەست هێناوە چون بە هەرحاڵ موسیقی بەشێک لە ژیان و وجودی منە حەقیقەتەن. تدالي منو نهي خلماوي بدالي هو مشي ومنيني شو تخوانه يقال بديار وتو خزال مالي نهي خلماوي مشلوشي واوي ديلا يقول باخي تخوانا يلا شون ملذاوي خواردنەمیلیەکانی هەورامان زۆر و جۆراوجۆرن مێژویان لەگەڵ سەرەتاکانی نیشتە جێبووندا دەست پێ دەکات هەتا ئەمڕۆژ بە شێوەی خۆیان ماونەتەوە و مۆرچی سەردەمانی پێشویان هەڵگرتووە بەڵام لە شارۆچکەی باینگاندا بیرۆکەیەکی نوێ ئەم خواردنەمیلیانەی کۆ کردوتەوە و بە شێوێکی سەردەمیانە دەخرێنە بازارەوە لێرە کارگەیەکی لە قوتونانی تایبەت بە شارۆچکەکەدا مەزراوە و کۆی بەرهەمە میلیەکانی کۆ کردوتەوە و بە شێوێکی تەندروست پێشکەشی بازاری کردووە ئەم بیرۆکەیە براندێکی تایبەتە بە شارۆچکەی باینگان و بۆ بە شوناسی ئابووری و دەرگای گەشتیاری بە ڕووی ناوچەکەدا کردوتەوە جگەلەوەی ئەم بیرۆکەیە دەستی کاری ڕەخساندووە و ئاواییەکەی گەرم و گوڕ کردووە. تقریبا 2 سال و نیمه که وارد هیته گردشگری به صورت حرفه‌ای شدم. نزیکەی 2 ساڵ و نیوە هاتوومەتە نێو مەجالی گەشتیاری. 3-4 ساڵیشا لەگەڵ هاوڕەکانم گەشت دەکەین بەناو شارەکانی ئێراندا. ڕۆژاوای ئێران لە چیاکانی زاگرۆس و کرماشان و کوردستان پێک دێت کە زۆر بۆم شوێنێکی تایبەت و خۆشن. دووهەم جارە من سەردانی ئەم شوێنە دەکەم. سەرنجڕاکێشی ئەم شوێنە وای کرد جارێکی تر سەردانی بکەینەوە. هەم لە ڕووی ئەوەی کە میوان دۆستن و هەمیش ئەوەیە کە ناوچەی گەشتیارێکی زۆری تێدایە. بە تایبەتی ئەو شوێنانەی کە قادرمەی و پلیکانین وەک پاوە هەورامان. من داوا لە خەڵکی دەکەم بێن و سەردانی کوردستان بکەن. ئەم شوێنە زۆر جیاوازە. ئێمە هاتین ساڵی یەکەم ئیشێکی گەشتیاریمان کرد و ڕەشدەوار و کولتوری کوردەواری و فەرهەنگی خۆمانمان پیشانی خەڵکدا و ئێم ڕۆژ کە دنیای ئینتەرنێت دنیایەکی گەورەیە وە دنیای بچوو کردوێتەوە بۆ خەڵک لە هەموو دنیاوە سەیری ئەمایان کرد و پیان باش بوو کە زانیمان خەڵک توانی ومانە خەڵکمان هانداوە بۆ ئێرە بێن چون ئێرە لە ڕووی جوگرافیوە شوێنێکی زۆر خۆشی گەشتیاریە ئاژەڵی کێوی تایە لە شەخەڵەکانی زۆر زۆرن شوێنەکە شاخاویە بۆ ئەوەی کە لە دەشتا دائنیشێ ئێرە زۆر سەیرە لەبەر ئەوە زانیمان کە هەدەفەکەمان پێکاوە ساڵی دوایین تەسیسی کۆمپانیایەکمان گرتە نەزەر و ئەو کۆمپانیایە توانیمان ئەو کۆمپانیایە تا ڕادەیەک بەرز بکەینەوە ئێمە وەختی ئەمانزانی کە لە کشت و کاڵا پێشکەوتوین لە باغداریە پێشکەوتوین لە ئاژەڵداریە لە هەنداریە پێشکەوتوین وتمان بۆ ئەمانە هەروە بەم ساکاریە و بەم سادەیە بڕوا بدرێ بە خەڵک وەختێک گەشتیار تێتەێرە ئێمە هاتین شتەکانمان مۆدیێرنیتە کرد یعنی چۆن شتمان کردە ناو بەستەی جوان بووەتە هۆکاری ئەوە بوێ بە داهات یعنی چۆن پێشتر کەسێ ئەگەر باخێکی هەبووە ئەم باخە علاقەی نەبماوە لێلیا ئێستا هەوڵی ئەوەی داوە لە دەرەوە ئەگەڕێتەوە باخە ئاوەدان نەکاتەوە و بووە بەهۆی ئەوە کە کاری بێکاری لەم هینا لەم شارە خەریکە بنبڕ ئەکرێ چێوی ماکوان یەکێک لە چێوە بەرز و کوێستانەکانی هەورامانە بە سەدان گوڵ و جیای بۆن خۆشی تێدایە ژینگەیەکی خاوێن و دوور لە دوو کەڵ و تەپ و تۆزی شارەکانە ئەمەش دەرفەتی بۆ هەنگەوانەکانی ئاوایی ڕەخساندووە لە وەرزی بەهار و هاویندا هەنگەکانیان بۆ ئەو کوێستانانە بگوازنەوە لە وەرزی پاییزیشدا بەرهەمێکی خۆماڵی و سروشتی دوور لە شەکر و ڤیتامین بەدەستدەهێنن
کە لە شیلەی سەدان گوڵی بۆن خۆشی شاخە بەرزەکانی هەورامانەوە کۆکراوەتەوە. هەنگداری لە وڵاتی باینانە سەردەمێکی زۆرە، خەڵک پێوە مەشغوڵە، بووگە بەم باعسی دەرامەدێ بۆ ئەم خەڵکە. منیش یەکێک لەوانمە کە دەوری نزیک بە 20 ساڵە ئەم کارمە دەست پێکردگە. ئەم کارە لە بێدایی ئەوەی کارمە لە 1-2 دانەوە شروعم کردگە. ئیسا زۆر بووگن هەنگەکانم نزیک بووگن بە دەوری 50 دانە. ئەم 50 دانە لە هاوینە تێرینیان بۆ ئەم کوێوی شێوەسەرە هەوارگای باینانە لەگرا ئاوێکی زۆر و زەبەلاحی هەز، گوڵژار ڕوجتی زۆری هەز. هەنگوینەکەی جوانترین هەنگوینی ئەم وڵاتەیە، شایدا لە گشت هەنگوینێک چاکتر وێ، چون ئێمە ئەم هەنگە هەر وەکو تەبیعی بەخوێیان ئەەکەین، شتێ بە ناوی شەکەر و نازانم تەقوێت و ئەم جۆرەشتانیانە ناکەین. خۆیان تێرینیان زەحمەتیان ئێلا کێشین لەم کەژە لەم شاخانە ئەم شاخانە هەمووی پڕە لە ئەم هەنگدارانە. منش ئێکە لەوان مەجا زۆری ترین هەنگوینی ئەم منتەقە ئەتوانی بێژی 100% بۆ دارو جوانترین هەنگوینە و خەڵکی پارێزگاکانی کرماشان و سنە و ئەو وڵاتانە و ئەو شارانە و هەدا هەرێمی کوردستان و ئەمانە وەختێ ناوی باینانی پێوە و بە معنای مۆری تەئیدی ئیستانداردە سیقیان بە خەڵکەیە، چون خەڵکەکە بە نسبەتی ئەم کارە تەعهودیان هەست و ئێمەی لەم کارە دەرامەدێکمان هەست. ئەم دەرامەدە بە پێی ساڵە، بە پێی هەنگەکانە، بە پێی فەسڵە. ساری پار دەرامەدی هەنگوین کەم بوو، چون سروشت وای کرد کە بارانێکی زۆر باری و گوڵ و شتەکانی شت باران. بەڵام ئیسامی میساڵە بە خۆشیەوە هەنگ زۆر باش بوو، یانە هەر کەسێ بە هەنگدار و لێ ڕازی بوو. وەمی ئێکە خۆم لەوانمە کە ڕازی بووگم واقعان لە سەمەرەکەی لە دەرامەدەکەی. شایدا لە هەر هەنگێکی من دەوری 50 دانم بووگە توانیوێتم 2 من تا 3 من تەولیدم بێت. ئەوەختە هەنگوینەکەیشمان لە بازاڕە مشتری زۆری هەیە. ئیمساڵ داگمانە بە کیلۆیە 200,000 تمەن خریاری زۆرە. ئیسەیج ئەگەر بم وایە هەمتر خەڵک ئاهات بە دوایە خزمەتی ئێوە ئەرشکەم دوای هەنگەکانمان لەگرا فەسری سەرما و پاییز هاتۆ بەرۆ کۆچیانەکەین ئاێنێنەوە بۆ باینگان و منتەقەی مەڕەخێڵ و خلاصە ئەو ژوێنانە کە گەرمەترن لەوێ باسم ئەڕۆین تەقوێتیانەکەین و ئەڕۆین محافزەتیان لیەکەین، ئەڕۆین سەردانیان ئەەکەین لە وەختی خۆیان لە ئەو داروانەکێ بۆ گەنە و ئەمانە هەز ئیسفادەی لێ ئەەکەین. واقعاً شغڵێکی باشە. من حەزەکەم ئەم وڵاتە گشتی بەم شغڵە ئەم شغڵان زەحمەتی کەمە و دەرامەدێکی هەز الحەمدوللا. كأني طيبة كأني 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 لو كأني طيبة تو خيراتي بانشادي وأرامي جان تو خيراتي بانشادي وأرامي جان وم كاني 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 لي ويرزو شاوك وشاوي سكا كاني جان وأنا بزراوك وشاوي سكا كاني لي وأنا بزراوك نفر من الضوان من بشم ملايا نفر من بشم ملايا حكيم الجوانب وكرم دوائي حكيم الجوانب وكرم دوائي لا كلا لا وكالي لي ويقوش الشنبا واور ما كارون المجل وميل المنبا واور ما كارو كالي لي وميل المنبا كاني 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 لو وفي من الليالي خذمي خاطر مضان جاظم كوبي قانو خذمي خاطر مكاني وإمام كوبي قانو. شارۆچکەی باینگان لە شوێنێکدا هەڵکەوتووە، بەرزوو نزمی و گەرمیان و کوێستانی تێدایە. دانیشتوانەکەی سوودیان لەم تایبەتمەندیە وەرگرتووە. لە ناوچە کوێستانەکاندا ئاژەڵداری و هەنگداری دەکەن. لە ناو ئاواییەکەشدا هاوشێوەی شارەکان ژیانی ڕۆژانەی خۆیان بەسەر دەبن. وتعسلنا بردا وحشة رفيق كاني لي وتعسلنا بردا هم كاني 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 لي ويرزو شاوك وشاوي سكا كاني جل وإنا بزراوك وشاوي سكا كاني لي وإنا بزراوك شان بالله بالبال من التكافر شان بالله بالبال
خانت كفر نشوقا شاوم كاوي رخوب خاطر نشوقا شاوم كاني وخوب خاطر وكاني كاني 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 لي وإفابني يعني وزمي خاطر مكاني لي وإمام كوبي قاني وزمي خاطر مكاني